سلێمانی لە پێشوازی بارزانیدا. بەرپاکردنی شۆڕشی چواردەی گەلاوێژی 1958 و ڕووخاندنی ڕژێمی پاشایەتی و ڕاگەیاندنی یەکەم حکوومەتی کۆماری لە عێراقدا وای کرد مستەفا بارزانی دوای زیاتر لە چەندین ساڵ خەباتی بێوچان لە شۆڕشەکانی بارزان و بەشداری لە کۆماری کوردستان لە مەهاباد و پەڕینەوە لە ڕووباری ئاراس و 12 ساڵ مانەوە بە ژیانی ئاوارەیی لە یەکێتی سۆڤیەتدا وەک سەرکردەیەکی ئازا و سیمبولی بەرخودان و خۆڕاگری گەلێکی چەوساوە بەدەم پێشوازیکردنێکی گەرم و گوڕی گشت چین و توێژ و پێکهاتەکانی گەلی عێراق لە ڕێکەوتی 6 دەی 1958 بگاتەوە بەغدا. ئەندامانی مەجلیسی شارەوانی سلێمانی بەشێک بوون لەو جەماوەرە دڵگەرمەی بۆ پێشوازی لە مستەفا بارزانی گەیشت بوونە بەغدا. توانیان لە 7 دەی 1958 بە دیداری شاد بن. لەو دیدارەدا بارزانی بە ئەندامانی وەفدەکەی ڕاگەیاند بەم زوانە وەک وەفایەک بۆ جوامێری و هاوکاریکردنی جەماوەری سلێمانی سەردانیان دەکات. ڕۆژنامەی ژین پێش 23 دەی 1958 موژدەی هەواڵی سەردانی سەرۆک مستەفا بارزانی بۆ شاری سلێمانی بڵاو کردەوە. ساڵەها بوو ئەم شارە ناوی مستەفا بارزانیان لە دڵ و دەرونیاندا هەڵگرت بوو. سەرۆکێک ئاشنا بە ڕووحی شاری، بە جوتیار و پاڵەون و سەر و پیا و ماقوڵانی. ئەو سەرۆکەی لە مانگی مایسی 1990دا لە سەرفەرمانی جەنابی شێخ ئەحمەدی بارزان بە فەرماندەی 200 جەنگاوەر بۆ پاڵپشتی لە شۆڕشەکەی شێخ مەحموود بەرەو سلێمانی هاتبوو. سلێمانی ئەو شارەی دواتر 7 ساڵی ژیانی پرسەروەری تێدا بەسەر برد. ئەو شارەی 7 ساڵ پشتیوانی و باوەشی بۆ کردەوە و هەر لە سلێمانیشەوە لە ساڵی 1943دا بڕیاری شکاندنی تەوقی دەست بەسەریدا بە هاوکاری شێخ لەتیفی حەفید و کۆمەڵەی برایەتی توانی لە سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە خۆی دەرباز بکا و بگاتەوە بارزان. ئەوەندەی نەبرد لەوێوە مژدەی شۆڕشێکی نوێی ڕاگەیاند. بەرخودانی شۆڕش بە جۆرێک کاریگەریە نیشتیمانیەکانی پەرەیسەند سەرباری جەماوەرێکی زۆر چەند ئەفسەرێکی کوردپەروەر و لە خۆبردیش چوونە ڕیزەکانی خەباتیەوە. هەر لەو ڕۆژانەدا حزبی هیوا پەیوەندیانە پێوە کردن. بەرەی شۆڕش حکوومەتی بەغدای ناچار کرد گوێ بۆ داواکانیان بگرێت و هەندێک لە مرجەکانیان جێبەجێ بکات. بەڵام زۆری نەخایاند لە ساڵی 1945 لە ژێرفشاری حکوومەت و بە یارمەتی هێزی ئاسمانی بەریتانی و کوردی بەکرێگیرا و بارزانیان ناچار کرد بڕیاری پاشەکشێ بەرەو کوردستانی ئێران بدات. مێژووی شۆڕشەکانی بارزان و هاوبەشیکردنیان لە کۆماری کوردستان پڕە لە نەبەردی. تەنانەت دوای ڕووخاندنی کۆماریش خەباتی بارزانی و گەلی کورد هەر بەردەوام بوو. بە بەرگریەکی سەرسەختانە بەرامبەر بە سوپای پڕچەکی دوژمن دلێرانە بەسەر هەموو ئەو کۆسپ و تەگەرە نالەبارانەی کە لە ڕێڕەوەکەدا هاتە پێشیان زاڵ بوو. دوجار توانیان بە ڕووباری ئاراسدا بپەڕنەوە و
بگەنە خاکی یەکەتی سۆڤیەت. شار سلێمانیە، بەیانی پاییزێکی زووە. خۆر تیشکەکانی بەسەر شاردا داگرتووە و تەزووی گەرمیەکی پێبەخشیوە. شار هەمووی خۆرۆشاوە. شادی بەڕووی ئەم شارەوە دەدرەوشێتەوە. شەقامەڕەی سلێمانی بۆ کەرکووک لە ناو ئاپۆڕای خەڵکە تا مەزرۆکەی بۆ دیداری مستەفا بارزانی جمەی دێت. گەورە و بچووک تا چاو بڕکات ڕیزیان بەستووە و بە سرودی ئەی ڕەقیبەوە لە پێشوازی و چاوەڕێی گەیشتنی سەرۆکدان. وا ئێستا بەرەو شاری هەڵمەت و قوربانی دێت. بۆ شاری شێخ مەحموودی نەمر و مەزارگەی شەهیدانی هاوسەنگەری. ڕۆژی پێنجشەممەی 23 دەی 1958 دەمە و ئێوارە مستەفا بارزانی لە میانی پێشوازی دانیشتوانی شار و دەوروبەری گەیشتە سلێمانی. ماڵی شێخ لەتیفی حەفید بووە جێگای مانەوەیان. هەرەو ڕۆژە ئاپۆرای جەماوەر بۆ بینین و دیداری ڕوویان کردە ئەوێ. پۆل پۆل لە گەورە پیاوان و دەستە بە دەستەی ڕۆشنبیران، ژنانی شار و یەکێتی ئافرەتان، مامۆستایان، یەکێتی قوتابیان تا پیاوانی پۆلیس و سوپا و هەموو توێژەکانی ئەم شارە تینووی بینینی سەرۆک و ئەم ڕۆژە پرشکە و ئازادیە بوون. دوای پشوویەکی کەم و پێشوازیکردن لە میوانەکان، مستەفا بارزانی بۆ بەرزکردنەوە و ڕێزلێنان لە هەموو ئەو شەهیدانەی خۆیان کردە قوربانی گەل و نیشتیمانەکەیان، سەردانی مۆڵگە سەربازیەکەی حامیەی سلێمانی کرد. ڕۆژی دواتر کاتژمێر 8 بەیانی، مستەفا بارزانی بەیاوەری جەماوەرێکی زۆر بەرەو مزگەوتی گەورە کەوتە ڕێ و دوای زیارەتی کاکە ئەحمەدی شێخ چووە سەر ئارامگەی شێخ مەحموودی نەمر و دواتر بارزانی لە گردی سەیوان لەسەر گڵکۆی هەریەک لە شەهیدان مستەفا خۆشنا و محەممەد قودسی چەپکە گوڵی دانا. دواتر سەردانی گۆڕی حەسەنی تەوفیق ئەفەندی مامۆستای دیاری شاری سلێمانی و دۆستی دێرینی کرد. ئەم چوارینە شێعرەی عەبدوڕەحمان بەگی بابان کە لەسەر مەزارەکەی نووسرا بوو سەرنجی بارزانی ڕاکێشە. لەلای ئەم میلەتی کوردە ئەمە قانون و ئایینە، لە پێناوی وەتەندا هەر کەسێ بمرێ ئەوە ژینە، لە گۆڕە بێتە گوێم قەوم و وەتەن ڕزگار و سەربەستە، کەفن ئەدڕم بەخۆشی دێمەوە ئەم ژیانە شیرینە. پاشان بەرەو دەرکەی سەرا بەڕێ دەکەون، هەر لەوێوە بەرەو پارێزگا دەچن. لە نزیک سەرای سلێمانی لە باڵەخانەی نووری عالی لە نێو ئاپۆڕای جەماوەردا وتارێکی پێشکەش کرد. چەندین شاعریش بە خوێندنەوەی هۆنراوە و دروشمە بەرزەکانیان بۆ خۆشەویستی بارزانی سەرکردە و سیمبولی نەتەوەیی جەماوەریان هێنا جۆش و خڕۆشێکی بێوێنە. دواتریش شارەوانی سلێمانی لە یانەی فەرمانبەران مەراسیمێکی بۆ ڕێک دەخەن. لەوێ بارزانی لەگەڵ کەسایەتیە ناسراوەکان و ڕۆشنبیران و ئەدیبان و شاعیرانی شار کۆ دەبێتەوە و وتارێک پێشکەش دەکات. لە کۆتایی وتارەکەیدا سڵاو بۆ گیانی شەهیدانی ڕێی خەبات دەنێرێت. ئەمجا فەرمووی پێویستە هەر کەسە ئەرکی سەرشانی خۆی بزانێت چییە و هەوڵ بۆ بەرزکردنەوەی پلەی ژیانی کۆمەڵ و بڵاوکردنەوەی زانست و پیشەسازی لە وڵاتدا بدات. ڕۆژانی سەردانی مستەفا بارزانی بۆ شاری سلێمانی پڕبوون لە هێمای یەکبوونی جەماوەر و خەباتی بێوچانی بزاوی ڕزگاری خوازی نیشتیمانی کە هەرگیز لێکدا نابڕێن. بۆیە مەسعود بارزانی زۆر ڕاستی فەرمووە کە گوتوێتی ئێمە سلەیمانی مانای خۆی هەیە. سلەیمانی و پاردی و بارزانی هەرگیز و هەرگیز لێک گیا ناکرێنەوە.